بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕووناکبیران و کەساتیەکانی سلێمانی کۆبەرهەمی گۆڤاری ئاڵای ئیسلام لە 3 بەرگداخرایە ڕوو. سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری ئەرکی کۆکردنەوە لە چاپدانی بەرهەمەکەی گرتوۆتە ئەستۆ و سەرپەرشتی ناساندنی بۆ کردووە. پێمان خۆش بوو دوای چاپکردنی بە هەمانگی لەگەڵ ئەو بەڕێزانەی لیژنەی ئامادەکاری لە سلێمانی و هەولێر دوو مەراسیم ڕێک بخرێ بۆ ئەوەی کۆمەڵێ خەڵکی شارەزا و ئەهلی پسپۆڕی و اختصاص لە مەجالەکەدا و لە هەموو بڵێن بیر و وەچوونە جیاوازەکان و نوێنەری موەسسەکان بانگ بکرێن و بەشدار بن سەربوردەیەکی ئەو گۆڤارە بخرێتە ڕوو و سەنتەری زەهاویش لە خزمەتی هەموو ئەو پرۆسە و ئەو پرۆژانەیە بووە کە خزمەت بە فیکر و واقعی پەرەپێدانی فیکر و هزر و ڕۆشنبیری بە تایبەتی لە جانبی ئیسلامیەوە دەکەن. گۆڤاری ئاڵای ئیسلام لە قۆناغی خۆیدا ئاراستەیەکی فکری و ڕۆشنبیری و خەرمانێکی گەورە بوو لە چاپدانەوەی کۆی ژمارەکانی ئەم بەرهەمە کە لە 1800دا پەڕە پێکاتووە بە زیندوهێشتنەوەی ئەم شاکارەیە کە بە گشتی ناوەڕۆکی بابەتەکانی باسی لە سەرجەم ڕووداوە سیاسیەکانی کوردستان لە نێوان شۆڕشی کورد و ڕژێمی بەعزدا کردووە. گۆڤارێکە تەمەنی زیاتر لە 5 ساڵ بەردەوام بووە، گۆڤارێکە کە قەزەی کوردی و سەحوەی ئیسلامی پێکەوە هەردووک پێکەوە با بڵێن بەستۆتەوە و یەکێکە لەو گۆڤارانەی کە هەموو ئەو ڕووداوانەی کە لە کوردستاندا ڕوویداوە بەبێ جیاوازی لە ناوەخنی ڕۆژنامەکانیدا بڵاوی کردووەتەوە و چەندین مقالە و دیدگای فکری تێدایە، زنجیرەی تێدایە لەسەر کێشەی کورد و چارەسەری ئیسلامیانە و چارەسەری ئیسلامیانە بۆ کێشەی کورد. دەتوانم بڵێم لە قۆناغی خۆیدا لە قۆناغی خۆیدا وەکو ئاڕاستەیەکی فکری سەقافی تیۆری خاوەنی خەرمانەیەکی زۆر 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 گەورەیە. بێگومان گۆڤاری ئاڵای ئیسلام بەشێکە بەرشێکی پرشنگدارە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی و لە ناو ڕۆژنامەگەری کوردی لایەنە ئیسلامیەکەی. کاتێک لە هەشتاکان ئەو گۆڤارە لە درەوەی وڵات دەرچوو هەوڵی زۆریدا کە مەزلومیەتی گەلی کورد ڕەوایی دۆزی گەلی کورد بگواستەوە بۆ خەڵکی دیکە بە تایبەتی خوێنەری عەرەب لە وڵاتانی ئیسلامی و عەرەبی کە ئەو کات دیار ڕاگەاندنەکان زۆر دژی کورد بوون. بۆیە لەخوای بەزاوی ئاڵای ئیسلام لە قۆناغی پێش ڕاپەڕین توانی ئەو کارە پیرۆزە ئەنجامدا. گۆڤاری ئاڵای ئیسلام لە مێژووی کاری ڕێکخراوەی و ڕۆژنامەگەریدا کلێنێکی گەورە پڕ دەکاتەوە. یەکەم ژمارەی لە مانگی تەمووزی ساڵی 1970 و دوا ژمارەشی لە کانونی دووەمی 2001 دەرچووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.